کاکە مناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم. هەندە پرسیارمان هەبوو چالاکوانەشی بواری مافی مرۆڤم. یعنی ئەگەر وەختە بی پێشۆش دەقەکە دەمەوێت ینی ئێوە دوێنە لە ناو دادگا قسە لە سەوەی ناکەین ئەوە خەڵک کەیە و خەڵک قسەی کردی ئەوان لەوێن دەربوونا بەزەو خەبەرانەی درایتەما کە ئەوانە بازلەوەیان کردیە کە دەستدرێژ کە هەڕەشەی هێنانی ئافرەتیان خێزانیان لێ کردرایە و ئەشکەنجە درانەوە لە ژێر ینی بەس چاتیان هەبوو باش ئێوە چۆن ینی ئەو حکومەتاندا ئایا مەسەلەن هیچ بەڵگەی کە هەبووە چکۆم بەڕاستی نازام دەزانیان ئێمە ئەو شتانە لەگەر ناوەندە جیهانیەکان باز دەکەین و ئەو کەیسە لای زۆر کەس بوویتە کەیسێکی زۆر گرنگ کە ماهیەتی جەنابی شتێک لەوانە بڕیاری 6 ساڵ زیندانیکردن لەسەر گۆڕینەوەی کۆمەڵێک چات و ڕای گۆڕینەوە دەرکردیە ئەوجا دەمانەوێت تو سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەو دەنگەش تەزیر دەکەم بۆەوە ینی بۆ زانیاری بەڵێ فەرمو جنابت ئەو قسانەتی وەکوەر من اتهامەتی ئەوان بۆ من اتهام کردن شتێک جنابەت نازانم ئەوە ئەسلوبی اتهامیان پرسیارە ئەوە یەک بەڵێ وەکو پرسیار ئەنجومەنی دادوەری هەیە ئەتوانی پرسیار لە ئەنجومەنی دادوەری بکەین ئەوان دەبێژن من ناتوانم تەصحیح بدەمێت تەفاسیلی زیاتریش جنابەت ئەطرافەکان محامیان لێرە مۆجود بوونە ئێمە وەکو زانیاری لەبەرەوەی من کەسێکە بینیەوە ناتوانین زانیارێک بدەمێت قەراری محکەمە نووسراوەتەوە دەریشتووە دەتوان نوسخەی لە قەرارەکە وەربگرن هەموو حیثیەتەکانی تێدایە بۆ محامیەکانیش لێوە حاضر بوونە ئاگایان لە هەموو تەفاسیلی محکەمەکە هەیە هەر ئیجرائێک لە محکەمە خەڵک پێی رازی نییە خوددایەنەکان پێی رازی نیە دەتوانن بە ئوسلوبێکی قانونی فعن لەو ڕێکارە یاسایانە بگرن کە لە محکەمە وەرگیراوە ئەگەر پێی رازی نیە و هەموو لایەنیش حقوقی یاسایی محفوظە جەنابیشت لەو پێگەی جەنابەت هەیە من نازانم جەنابەت چی و چیش پێگەیت هەیە نەبووت هەیە مساعدەی من بکەیت یاخود هەر دادوەرێکی تر وەکو پرسیاریش دووبارەیەکەمەوە بۆت هەیە لەگەڵ ئەنجومەنی دادوەری ئێمە مەرزامانەیە پرسیار لەوان بکەی وتە بێژانەیە تەفاسیلی زیاتر بکەیت کاکە من یەک هەوڵمدایە دوو ئێوە خۆ ئیلاه نین ینی پرسیارتان ئاڕاستە ناکرێ پرسیارە خۆ ئیلاهنی بە قوربان خۆ ئیلاهنی لە ئەوروپا ئەم لە ئەوروپام ناتوانم بگەمە ئەوەی لە ئەوروپا سەرۆکی و هەرە بە وڵاتە باڵاکان بەو زمانەی تو قسە ناکەن چاوەکەم یعنی ئەوەی چێ باشە ئەزانم بەس ئەو یاسایە لەبەر چاوت پێت گوترایە تۆ دادوەری سوێندەشی دەستوریت خواردیە وایە نا و سوێن بە قورئان دەخۆن من دڵنیام نوێژیش دەکەی لەبەر چاوت پێت گوترایە هەوڵی هێنانی خێزانم درایە ئەشکەنجە درایمە جەنابەت چت کردیە وەکو پرسیار یعنی ئەو پرسیارە لێت دەکرێ براکەم ئەمە ئەو شتانە چکوتە تەرجمە ئینگلیزی دەکەین بەڕاستی یعنی قسەی دادوەرە پارێزەرەکانە لە بۆ مەهاتیە بەڵێ بەس یەک قسەی کۆتاییم تخوا یەک قسەی کۆتاییم دەزانم قسەک پێشت ناخۆشە تۆ بەس بزانە باوکت کۆنە باسی بۆ چەند تەسیری لێت کردیە بڕوا بکە ئەو دۆسیە زۆر خراپتر تەسیری لێ دەکە ها یعنی وە تێمەگەم گۆ بڕیارێک دەدەن قسەی کۆتایی گۆیە بەڵێ تەواو بووم بەڵێ سەرچ ئسلوبی چییە یعنی درۆم کردیە تۆ 5 گەنجت خستە زیندان کاکە 5 ئەرە وەڵا هەموو خەڵک دەدناسی هەریڤان مستەفا زەنگەنا باوکت کۆنە باسی بۆ مامۆستای زانکۆ بوونا ماوەیەک لە بەشی جوغرافیا ئەگە خەبەرەکەم درۆیە برێ درۆیە ئەگە درۆیە بڵێ درۆیە ئەگە درۆیە خەبەرەکە یعنی ئەو هەڵەیە بە قوربانن گۆ تاوانێک دەکەین بەڵێ تێناگەم کاکە وەڵی هیچیم نییە بەس ئەتو 5 گەنجت خستە زیندان بە فیتی دەسەڵات بێگومان ڕوبەر ڕەخنە دەبیەوە ئەدی خۆ گەمە نییە کاچی من تۆ ماڵی 5 کەست کاول کردیە تۆ بە سنوور ئازادی سیاسی دەنگت داوە دەنگت کاکە کۆمەڵێک چات بووە چات ئەتۆ حاکمی بە قوربان ئەتۆ حاکم بووی ئەتۆ حاکم
لۆ چنە یعنی تەلەفۆنتان لۆ نەکرێ ئەنگۆ پێوە دەزانین کاکەوەکو ئەو خەڵکی کورە کاکان گۆ ڕوبەڕووی دادگاش دەبنەوە ئەوە باش بزانە یعنی دنیا ئەوات بەندەر هەبوو بیرتە هەزاران کەسی ئەعدام کرد دوایە بەخۆی ئەعدام کرا ئەنگۆ تێمەگەن ئیلاهن ها بەخۆت و بە مەسرور بارزانیش کاتێکی خۆش نا ئاخر ئەگە پرسیارەکەم غەڵەتە نامەنتقیە نائینسانیە دەتوانی جواب دێ بڵێ بابە ئەو شتەوانیە بەس تۆ لەسەر چات 5 گەنج کە باش دەزانی لە من باشتر دەزانی ویژدانیە نەگە ویژدان تەبی